ئەوانەی لێرە کۆبوونەتەوە خەڵکانی جۆرا و جۆرن و لە شار و شارۆچکەکانی ترەوە ڕویان لە ڕانیە کردووە و کەوەکانیشیان لەگەڵ خۆیاندا هێناوە بۆ ئەوەی بەشداریان پێ بکەن لە شەڕەکەودا. ڕۆژانی شەما لە کاتژمێر 1:30 دوانی ڕۆوە تا ئێوارە شەڕەکە و لێرە بەردەوام دەبێت. خاوەنی کەوەکانی ژوە خۆیان دەڵێن تەنها بۆ بەسەربردننی کاتێکی خۆش ئەو کارە دەکەن. ئەو دۆست و برادەر و ڕەفیق و ئاشنای یەک هەموو خەڕ دەبینەوە و بۆ دڵخۆشی خۆمان و لە هەولێرەوە دێن و لە سولەیمانیەوە دێن و لە دووهۆک دێن و دێن لێرەی شەڕەکە و دەکەین بە خۆشی و بۆ دڵخۆشی خۆمان. بە گۆڕەپانی شەڕەکە و دەگوترێت دارە کە لە وەرزی پاییزدا بۆ مەبەستا دروست دەکرێت و هەفتانە یەک ڕۆژ بۆ ماوەی 4 بۆ 5 مانگ بەردەوام دەبێت. ئەوانەشی زیاتر ئارەزووی ئەو کارە دەکەن خەڵکانی بە ساڵاتچوون و تا دێت ژمارەیان ڕوو لە زیاد بوونە. وەری چ ساڵە شەڕەکە دەکەم شەڕەکەوێکمان کرد لەگەڵ ئەو برادەرەیانەی حاجەوە کەوەکەی ئێمە بردیەوە بە 18 دقا بەڵام جمعەکەی دیکەش 37 دقیقەی بەزاند بوو. پاریش لێرە ئەو کەوە بە حسابی کەوبازی حاسێ بووە پاریش دەوری پێچکەی بەزاندووە ئاخر حدود 37 دقا. بەشداربووان و ئامادەبووان باس لەوە دەکەن بە شەڕدانی کەو کارێکی خراپە بەڵام ئەوان تەنها بۆ بەسەربردننی کاتێکی خۆش کەوەکانیان بە شەڕ دەدەن دەشڵێن کەو نزیکەی 20 ساڵ دەژی و لە 3 ساڵیەوە تا 15 ساڵی توانای شەڕکردنی هەیە. مە هاتینە کەوەک ببەزی لێرانە دەیکرین لە ئەو شارەی بە کەلک نایە لە بۆ شارەکەی خۆمانی دەبێنەوە زا حەسەب تایمی کەوەکەیە هەر یەکەو بە جۆرە سارێش سامەسەلامە لە کۆی هاتینە دوێنێ سولەیمانی بوومە زە هەر ڕۆژەی لە شوێنش لەگەڵ جێگانی کە داری شەڕەکەوی لێدا دەنێن. جگە لە شەڕەکە و لە دەوروبەری گۆڕەپانەکە کەو ژمارەیە کەرەستەی بەخێوکردن و ڕاوکردنیشی وە قەفەزی دار و داو دەفرۆشرێن. ئەو کەسانەی شارەزایان لە بەخێوکردنی کەودا هەیە دەڵێن تەنها یەک کەوی باش و شەڕکرد نرخەکەی زیاتر لە $2000 تێپەڕ دەکات. یەکێک لەو یاسانی کە لە شەڕەکەودا پەیڕەو دەکرێت ئەوەیە کاتێک کەوێک دەدۆڕێت ئەوە خاوەنەکەی بەزەرە دەیفرۆشێت و لەو شارە دووری دەخاتەوە بەڵام بە پێچەوانەوە کاتێک کەوێک دەیباتەوە ئەوە نرخەکەی زیاد دەکات. هەنگاو محەممەد ئێنارتی ڕانیە.